من تۆم بەدڵ نییە. هیتریشی لێ چەندتان ویزبی خۆندەریاچەکە پرە لە ماسی. بەڵێ تۆ زۆر پسکۆلیەکانی؟ خۆ زۆر گەورەی. تکایە باوەست لە ببین و بنیشینەوە. ئەگە بەدڵێنێ دابەزە. بخير أبلا لا يبقى زور خوش زور يدريش مردي باشا نوصل إسعادة وي كخوشنا بيبيا في اللي قول عني توصفكم بوا اي مرتون خب من الله كان بيلي دين برو بەڵام تا ئەوێ قسەمەکە و دەمت داخەوە نەماڵێ زۆر بڵێ. دي اگه بتمای من خوی یکم جار من خودی اینجا من الله دي بسر چه راجل بسر چه زۆر سەیرە بێ لەکوێ بن چوو بن بۆ کوێ. مرتون بگەڕێرەوە بۆ لای عەکسە. برۆ ڕۆ دەی گرارە وگری. قەوە تۆی مرتون بەخێر بیتەوە. هاوڕێکەم بەڵێ گەڕامەوە زۆر خۆشحاڵم ببینێنێت.